هەبووە لەسەر سەردانی کەرانی هاوڵاتیان بۆ لای ئازیزان و خزمان و دۆستانیان کە دواتر لە شار و شارۆچکەکانی کوردستان و هاوکارانمان و پەیامێرانمان لەگەڵ ئێمەدا ئامادە دەبن. زانیاریمان دەدەنێت لەسەر شێوازی جەژنکردنی هەریەک لەو ناوچانە و ئایا ئەم بارانە کاریگەری هەبووە لەسەر سەردانکردنی هاوڵاتیان یاخود نە. دووبارە جەژنتان پیرۆز بێت، هەمیشە لە جەژن و خۆشی و شادیدا بن. بەڵێ عزیزان، ئێستاش ڕاستەوخۆ چینە کۆیەوە، چینە لای هاوکارمان کاروان کە لە ماڵی یەکێک لە کەسایەتەکان و لەگەڵ یەکێک لە خانەوادەکاندا لەگەڵ ئێمەدا ئامادەیە و کە باز لە جەژن و شێوازی جەژنکردن دەکات لە ناوچەی کۆیە. کاروان سڵاو لێ بێت، بەیانیت باش و جەژنت لێ پیرۆز بێ، جەژن لە تۆ و لەو خانەوادە بەڕێزەش پیرۆز بێ. اینجا پێمان بڵێ سەرەتا کەش و هەوای کۆیە چۆنە، هەڵبەت لە سلێمانی کەشەوە باراناویە و لەگەڵ ئەوەشدا شاری سلێمانی بەوە ناسراوە کە لە جەژندا قەیسی و فاسۆلیا ئامادە دەکەن و تایبەتمەندی هەیە. ئایا لە شاری کۆیە چه تایبەتمەندیە یا چه خواردنێک تایبەتمەندی زیاتر و گرنگی زیاتری پێدەدرێت؟ چنوور سڵاو لە تۆ، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. جەژنی تەواوی موسڵمانان، تەواوی گەلی کورد پیرۆز بێت. من ئێستا لە یەکێک لە نێو خانەوادە ڕەسەن و دێرینەکانی شاری کۆیەم. بەڵێ ئەوەی کە دەبیندرێت لە پشی منەوە بەڕێکردنی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە وەک دەبیندرێت لەنێو ئەم خانەوادە بەڕێزەی شاری کۆیە، ئەوە هەم خاوەن ماڵ و هەمیش میوانداری دراوسێ دۆست و خزمانیان کردووە بە ئامادەکردنی کولیچە و نوقڵ و شیرینی جەژنەکەیان زیاتر ڕازاندەوە. من دەمەوێت بچم لە نزیکەوە لەگەڵ خۆیانە گفتوگۆ بکەم و پەیامی پیرۆزبایی ئەوان بگەێنم. خاتون سڵاوتان لێ بێت، ئەم کاتتان باش، جەژنتان پیرۆز بێت. دەمەوێت سەرتا پەیامی پیرۆزباییت بگەنی و هاوکارم چنوور لە ستۆدیۆ پرسیارەوەی کردو تایبەتمەندی جەژن لە سلێمانی بە قەیسی و بە کۆمەڵێک تایبەتمەندی خواردن. ئایا لە کۆیە جیاوازەکەی چییە لەگەڵ شاری سلێمانی یاخود لەگەڵ شارەکانی ترە؟ زۆر سپاس، بەخێر بێن سەرچاوان. جەژن پیرۆز دەکەم لە هەموو گەلی کوردستان، لە هەموو موسڵمانانی جیهان. زۆر بەخێر بێن سەرچاوان. جەژن یعنی قەیسی، ڕاستی هەر ماڵێک من پێم وایە ئەگەر هەر ماڵە قەیسی تێدا نەبی یان جەژن نەکراوە. تۆم بەیانی قەیسی لێناوە؟ بەتاکید ئەگەر بۆنی قەیسی لە ناماڵێنێتەوە جەژن نەکراوە. جەژن یعنی کولیچە، ئامادەکردنی بەدەستی خۆت بیکەی لە ماڵەوە. زۆر خۆشە، زۆر بەتامە، بۆنی لەو ماڵەدا دێ زۆر خۆشە. ینی باش، یەکەم کەس کە جەژنە پیرۆزە لێکرد چیە بوو؟ کاکسامان بوو یاخۆ دایک و باوکوت؟ بەتاکە خانەوادەی خۆتەنجە دوایی دایک و باوک و برا و خوشک و هەمووە. جەژنتان پیرۆز بێ کاکسامان، زۆر سپاس بۆیەوە. دەمەوێت ئێوەش پەیامی جەژنانی خۆتان بگەێنن لە کۆیە بەڕێوەسمی جەژن لە چاو ساڵانی ڕابردووەوە چ جیاوازیەکی هەیە؟ سەرەتا بەخێر بن، دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەو بەرنامەی بۆ نەریتێکی زۆر جوانە. ئەو ماڵە پێم وایە پەیامنێرەکان لە زۆربەی شارەکانەوە ئەوە بووە لە شارەکان چۆن جەژن بڕێ. تاوان ئێمەش بەدەرنین لە شارەکان و وەک جەژن ئاسایی دەڕوا لەگەڵ دۆست و خزم و بەیانیان کاڵدەسین ئەو با بڵێن جیران و دۆست و ئەوانەی لە دەوری خۆتن بەسەریان دەکەی. ئەوەنجا ئەوەی دوورتر بێ بە سیارە ئەوانە دەچی سەردانیان دەکەی. دواتریش ئەوانەی کە دووریش بن لە شارەکان بە تەلەفۆن و بە ئەوانە بەسەریان دەکەی و جەژنە پیرۆزیان لێ دەکەی. جیاوازی ئەم جەژن لەگەڵ جەژنەکانی ڕابردووە؟ وەڵاهی جیاوازی ڕاستی لەگەڵ چەند ساڵێک پێش ئێستا تەبعاً هاتووە. ئەگەر پێشوازیان لەکەی زۆر باش. دیارە ئەچنوور هەوەکو نەریتێک لێرە خزمان یەکتری بەسەر دەکەنەوە بە مەبەستی گەردن ئازایی. گەلێک بەخێر بن، جەژنتان پیرۆز بێت. سەرچاوەکەم ئەوەی کە هاتوون بۆی کە جەژنە پیرۆزە لە یەکتری بکەن و گەردن ئازایی لە یەکتری بکەن. و من دەمەوێت ئەگەر چنوور دەرفەتە بێت زۆرترین ئەو کەسانی کە ئەو میوانانی کە هاتوون لێرە بڵێن هاتوون لە نێو خزمان گەردن ئازایی ئەلێکتری بکەن لە نێو خانەوادە ڕەسانەکانی کۆیە بیان دوێ
دەمێنم دەسم لای کاک جوامێر بزانم کاک جوامێر ئەگەر هاوکارم کامەرەوانەکە لەگەڵ ما بێ کاک جوامێر سڵاو لێ بێ کاتت باش پامی جەژنانت بگەێنە و چیت هەیە لەم جەژنەیە و ئێوە هاتوون بە میوانی بۆ ماڵی کاک سامان. سەرەتا بەخێر بێن پیرۆزبای جەژن لە هەموو گەلی کوردستان و هەموو مسلمانانی زیان دەکەم خە بەخێر بێن جەژن هەموو لایەک پیرۆز بێ وەڵا لەوێ کاک سامان جیرانین ئەوە سچێکت ئێوە شاتن هاتن جژنی پیرۆزانێکن تووشی ئێوەش بووین باش بووە جژنی پیرۆزەکە لە هەموو خەڵک دەکەین و ڕاستەخۆ زۆر سپاسان دەکەین. جیاوازی ئەم جەژنەکە جەژنەکانی هیچ جیاوازی ئەم جەژنە بەڕاستی هەست دەکەم ئەو جەژنە مەسەڵە خەڵک دڵی خۆش نییە بەهۆی بارە ئابوووریە ناجێگیرەکەیدا خەڵک وەزعی خراپە دەنا ئێمە عادەتی خۆمان و تەقاعدی خۆمان نەریتی خۆمان دائیمەن هەوەکو جەژنانی جاران بووە مەسەڵەن بۆ نمونە چێشمان بانی لێناوە ئەینەن بەوەژی پێشتر باسی کرد ئەوش میوانی من هاتن قەیسەکەمان لێناوە و چۆتنە ماڵە جیرانانیشتن و لەگەر خانمیش گوڵی بامیەوە لێرەیە. خۆش بێ تۆش بە هەمان شێوە چیت ئامادە کردبوو لە یەکەم ڕۆژی جەژن؟ وەڵا ئەم بەخێرات نییە ئەوە کەتان دەکەم ستافەکەتان بەخێر بێن سەر چاوان وەڵا قەیسی و زیادکە جێژن بە قەیسی و برنج و ئێشلە و کاک جوامێر گلەی لێت نییە لە خواردنەکانی جەژن کە ئامادەی دەکەین؟ نەوەڵا ئەرە وەڵا زۆر هەر لە خۆشی و شادی جەژن نابن. چنوور دەسمە لای یەکێک لە بەتەمەنەکانی ئەم خانەوادەیە کە لێرەیە ئێستا مامە گیان سڵاوت لێ بێت ئەم کات تۆزێک دانیشین پێکەوە ئەگەر بۆم باز بکەیت جەژنی جاران چۆن بوو کە ئێوە دەتان؟ جەژنی جاران تەبیعی لە گوندی لە هەموو مارەشی شیو لێ دەدرا ساوەڕ بووە برنج کەم بوو ساوەڕ بووە هەر کەس دەسەر سینی دەیبردە مزگەوتێ لەبەرەوەی هەبوو نەبوو بیخوا هەبوو شتەهەی بوو پێکەوە دایان خوارد و چان لە مزگەوتێ لێ دەناو دایان خوارد و جێژنە پیرۆزان دەکرد هەر لە مزگەوتە هەر لە مزگەوتی باشە مامە دەڵێن شعری زۆر جوانتیە جەژنە و ئیتر ئەم میوانە نەهاتوون لێرە دانیشتون بە بۆنەی جەژنەوە بە شعرێکمان پێشکرد قسەم هەیە بیکەمیانە وەڵاهی زۆر بەڵام هات جەژنە ئەگەر پێمان خۆشە هەندێک قسەم هەیە لەسەر قەزەی کورد بەڵا ئەوەی ناکەم هەندێک تۆزێک قەلبم بەو کەنارانە تێک چوە کە ئەوها کوڕ ڕسوا دەکەن گوێ لێە ئەوە ڕسواکردنە چەند ساڵە ئێمە لە ساڵی شێستەوە من بەفکردێ لە 44ەوە هەبووە شۆڕش ئێستاکانە هیچیان تێدا نەهێشتۆتە لە سفرەکە دەڵێ هەمووی دز و حیز و بەرەڵایە ئەوە شتێکی زۆر نامەکروفە بەرامبەر بە کورد کورە با 3 مانگ مەعاشم نەدەنێ داوای یەکگرتووی کورد داوای یەکگرتووی کورد دەکەم گەلێک سپاس دەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڵێ سنوور دەستان خۆش بێ زۆر سپاس بەڵێ سنوور دیارەمام حاجی داوای یەکگرتووی کورد دەکا لەم کاتەیە کە پێویستە کورد یەکگرتوو بێ لەم جەژنە نێوماڵی کورد تەبایی باڵ بکێشێ بە نێو سەرجەم ماڵی کووردا بەلەوەی کە بینیتان دیمەنی بەڕێوەچوونی یەکەم ڕۆژی جەژنە لە نێو خانەوادەیەکی کۆی و دیمەنەکانمان بە شێوەی ڕاستەخۆ بە گواستەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵ ئەو خانەوادە بەڕێزەدا لەگەڵ ئێمەدا ئامادە بوون دووبارە جەژنی تۆ جەژنی ئەو خانەوادە بەڕێزە و تەواوی دانیشتوانی شاری کۆیە پیرۆز بێت. بەڵێ لەگەڵ ئەوەی کە هەمیشە بازۆکراوە کە جەژنی ڕەمەزان بە تایبەت لەبەر ئەوەی یاخود بوو پێی کە 30 ڕۆژیان مانگی ڕەمەزانی پیرۆز بە تەواوی کە هاوڵاتیان بە ڕۆژوو دەبن لە جەژنی ڕەمەزاندا ڕەنگە چەوری شیرینی یان سوێری ئەم بابەتانە و چەرەسات و شیرینێکی زۆر بخورێ کە ڕەنگە ئەمە کاریگەری هەبێت لەسەر تەندروستی کەسەکان و ڕۆژوانان بەڵام ئێمە ڕێنمایی لەگەڵ پزیشک کێکا کە ڕێنماییمان دەداتێت کە چۆن لە جەژنی ڕەمەزاندا بتوانانی خواردن و شیرینی بخۆێت چی گرنگە بخورێت وە چی گرنگە کە نەخورێ بۆی کە کاریگەری خراپی نەبێت لەسەر تەندروستیمان با بەیەکەوە ڕێنمایە ببینین دواترە گەڕێن وڵاتە. ئەم ڕۆژە وەکو ڕۆژانی تر نییە مانگێکە و کەسە بەیانیان هەڵەسێ هیچ ناخوا بۆیە حەزەکە لەو ڕۆژێشت خوا جا ئەکرێ و خواردنێکی چێشت بێ یاشت بەڵام گرنگترین شت ئەوەیە ئەو کەسانە ئاگیان لە تەندروستی خۆیان بێ و خواردنێک نەخۆن کەوا ئازاریان بدا بە تایبەتی لە وڵاتی ئێمە برنج و شلە و تایبەتیش لەی فاسۆلیا
لە زۆربەی ماڵەکانە حەزیان لێتی و ئەکرێ و ئێمە زانین خواردنێکی خۆش و کوردەواری باشە، بەڵام تا ڕادەیەکیش خواردنێکی قورسە ئەگەر زۆری لێ بخورێ. بۆیە گرنگترین شدەوەی ئەو کەسانە ئەگەر حەزیان کرد خواردنیش بخۆن با بیخۆن ئافرەتیان بێ، بەڵام ئاگایان لە تەندروستی خۆیان بێ و زۆر نەخۆن. بێگومان خەڵکەکان دوو جۆرن، هەندێکان خەڵکی ئاساین کە با بڵێن گەنجن و یان تەمەنیشیان هەیە بەس تەندروستن و هیچ نەخۆشییان نییە، ئەم کەسانە خواردنی ئاسایی ئەخۆن و گرنگترین شت لە خواردنە ئەوەیە کە مرۆڤ زۆرخۆری نەکات، چونکە زۆرخۆری مایەی گرفتی گەورەیە بۆ گەدە، دوایی بۆ قورس بوون، بۆ گێژبوون و بێگومان بەردەوام زۆر خواردیش ئەبێتەوەی قەڵەوی و هەموو گرفتەکانی. بەڵام بۆ ئەو کەسانی کە نەخۆشیێکی تایبەتیان هەیە ئەبێ زیاتر وریابن، ینی بۆ نمونە ئەو کەسی شەکرێتی نابێت لە ڕۆژەیە برنج بخوا یا نان بخوا یا شیرینی بخوات کە ئێمە ئەزانین وەکو مەراسیم لە زۆربەی ماڵەکانە نقڵ و شەربەت و ئەمانە ئەجێڕن، بۆیە تەنانەت نە لە ماڵی خۆی یا ئەگەر سەردانی کەسێک و دراوسێکی نزیکی کرد دوورکەوێتەوە لە خواردنەوەی خواردنەکان کە شەکر و شیرینیان تایە. ئەو کەسانی کە پەستانی خوێنیان بەرزەوە زەختیان هەیە ئەبێ ئاگایان لە خواردنەکان بێ زۆر چەور و سوێر نەبێ، چونکە حاڵەت هەیە تەنها لە دوای ژەمە خواردنێکی قورس ئەو کەسە خوارد لەوانەیە خوا نەخواستە پەستانی خوێنی فشاری خوێنی زۆر بەرز بێتەوە و دووربێ ناڕەحەتی کە بۆ ئەو کەسانەی تەمەنیان هەیە بە تایبەتی، بۆ ئەو کەسانەی کەوا نەخۆشی دڵیان هەیە ژەمی قورس دووبارە خوا نەخواستە بۆ زەخت خستنە سەر دڵیان و خوا نەخواستە توشبوون بە سنگە بڕێ و زەبحەی دڵ خراپە. هەندێک جار خواردنەکان ئەوە چەور و قورسن، هەندێک لە خەڵکان دوای ئەوە تووشی ئازاری گەدە و سگ ئاوسان و تەنانەت چوون دەبن. بۆ ئێوە باشترە ئەو خواردنەی کە لێ ئەندرێ بڕەکەی زۆر نەبێ، چونکە هەندێک کەس ئەوە زۆر لێ ئەنێ سەرکی بەیانیش لێ یەخوا، نیوەڕۆژ لێ یەخوا، ئێوارەش لێ یەخوا، کە ئەمە خۆی بۆ خۆی ئەبێتە هۆی زەختێک لەسەر کۆندامی هەرسی و ناڕەحەتبوونی. بە تایبەتی ئەمە ئیتر بەرەو وەرزی گەرما ئەڕۆین، بەگشتی وا باشە دایمەن خواردنەکان وا ئامادەکرێت کە بۆ ئەو ژەمە بێ کە ئەخورێت، نەک زۆر هەڵگیرێ و گەرم کرێتەوە کە یەکێ لە گرفتەکانی ژەهراوی بوونی خواردن چەند جار گەرمکردنەوەی خواردنە. بۆیە وا باشە خواردن بە تازەیی ئامادە بکرێ و ئەو بڕێ لێ ئەخورێ بڕێکی معقول و مامناوەند بێ، زۆر نەبێت، چونکە زۆر خواردن حتا لە ینی ئاینی ئیسلامی پیرۆزیشە زۆر خواردن صفەتێکی جوان نییە و ناشرینە، وەکو پێغەمبەری نازدارمان محەممەد المستەفا تەوسیەی کردوون کە ئەفەرمێ ئێمە قەومێکین هەتا برسی نەبین ناخۆین کە خواردیشمان تێر ناخۆین. ئەمە جوانترین حمیە، جوانترین پارێزی پزیشکیە بۆ هەموو مرۆڤێک کە ئەفەرمێ هەموو جارێک وا باشە مرۆڤ یەک لە سەرسەی گەدەی خواردنی تابێ، یەک لە سەرسەی بۆ خواردن، یەک لە سەرسەی بۆ خواردنەوە، یەک لە سەرسەی بۆ هەوا، ینی باید نەبێ یەک لە سەرسەی بەتاڵ بێ. ئەو کاتە هەز ناکەی هیچ زەختێک هیچ پەستانێ لەسەر ناوپەنچک دروست بێ کە بێتە هۆی تەنگە نەفەسی و بێتە هۆی زیاتر ئاراستەکردنی خواردن بەرەو گەدە و ڕیخۆڵەکان. ئەو کاتە هەندێک لەو خوێنەی کە پێویستە بڕوە بەرەو مێشک و گورچی لەو شوێنە گرنگەکان کەمە بێتەوە، بۆیە لەوانەیە زیانی تەندروستی بگەێنێ بەو کەسانە. و خواردن هەمیشەوا باشە خواردنی تەندروست بێ، خواردنی تازە بێ و هەمیشە با لە خواردنەکانمانە زۆر خوێیەکە لە گرفتەکان دوورکەوینەوە لەشتی سوێر و زۆر خوێیی، دوورکەوینەوە لەشتی زۆر چەور و خواردنەکانمان هەمە جۆر بێ، ینی هەرچی کەسێ هەرچی خواردنێگە خوارد، حتا تەنان دەگەرە و ڕۆژە برنج و شلەژە خوا با تۆزێ میوە یا قاپێ زەڵاتە و ئەمانەی لەگەڵا بخوا کە ئەمانە سوکترن وەوا ئەکەن ئەو کەسە هەست بە تێری بکە بە بڕێکی کەمتر لە خواردن، نەک تێر نان و گۆشت و شلە بخوا و ئەنجا دوای زەڵاتی بکە، سەلامە سوودی نییە. پێویستە لە سەرەتای خواردنەکەیە ئەو خواردنانەی وەک خۆمان ئەڵین ئاوێکی گۆشت، سوپێک یان زەڵاتەیەک بخورێ و دواییش هەندێک لەو خواردنەی کە هەمانە بیخۆن.
بەڵێ ئەچینە هەڵەبجە و ئەچینە لای هاوکارمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ ئێمەدا ئامادەیە تایبەت بە بەڕێوەچوونیش یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بۆ ئێمە دەدوێت. فەرحان سڵاوت لێبێت، بەیانیت باش و جەژنت پیرۆز بێ. یەکەم ڕۆژی جەژن تا ئێستا هەرچەند هێشتا کاتەکەی زووە چۆن بەڕێوە دەچێت و ئایا کەش و هەوا لەوێ چۆنە تا چەند بارانبارین کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی سەردانی کەران لە نێو هاوڵاتیاندا؟ بەڵێ سنوور بەیانیەوە و تەواوی بینەرانی گەلی کوردستان باش جەژنیەوە و تەواوی بینەران پیرۆز بێت. دیارە هە لەسەر لەبانی زووەوە هاوڵاتیان ڕوویان لە مزگەوتەکان کردو لەوێ ئەو ڕۆسمە ئاینیانەی کە هەبوون لە ناو مزگەوتەکان جێبەجێیان کردو و ئێستا گەڕاونەتەوە ناو ماڵەکانی خۆیان پاشەوەی کە لەسەر لە بەیانیدا عادەت وایە نانی جەژن دەخورێ وردە وردە خەڵک دێتە دەرەوە بۆەوەی کە سەردانی خزم و کەس و کارە نزیکەکانی بکات و جەژنە پیرۆزە لە یەکتری بکەن. دیارە هە لە دوێنێەوە شەپۆلێکی بارانبارین ڕووی لە پارێزگای هەڵەبجە کردووە و بە بەردەوام لەگەڵ بارانبارینە خۆڵبارین هەیە مەشکاریگەری کردووەتە سەرەوەی کە هاوڵاتیان کەمتر تاوەک بەم ساتەیەکی ئێمە لە کوچۆ کۆڵانەکانە هاتوچۆمان کردووە کەمتر خەڵک ببینین وای کردووە کاریگەری هەیە ئەم ڕێژەبارانە لەگەڵەوەشدا بارانباری ناو بەناو هەیە دواتە تاوە بارانە وای کردووە کە هاوڵاتیان کەمتر بتوانن بێنە دەرەوە بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان دوایەوەی کە لە ناو مزگەوتەکانە جەژنی باڵێن نوێژی جەژن و ڕێڕۆسماینەکانیان کرد. مامۆسایانی ئاینی لە وتاری جەژندا جەختیان لەوە کردەوە کە پێویستە جەژن ببێتە بۆنەیەکی ئاینی کۆمەڵایەتی کە هەمووان گردنی یەکتری ئازاد بکەن. هاوکات جەختیان لەوە کردەوە دۆخی هاوڵاتیان خراپە پێویستە چاک بکرێەوە گرژی و ملمانە سیاسەکان لەم جەژنا کۆتایی پێبێنێ. چەندین بابەتی دیکەیان باس کردووە. ئێستا وردە وردە هاوڵاتیان دێنە دەرەوە ڕوو لە ماڵی خزم و کەسوکارەکانیان دەکەن. من هاوڵاتیەکم لەگەڵا پێم خۆشە چەند قسەیەکی لەگەڵا بکەم ئەگەر جەنابەت پێم بڵێ جەژن پیرۆز جەژنیەوەش پیرۆزبایی لە خۆم و سەر جەم هاوڵاتیانی کوردستانەکەم هیوادارم ئەم جەژنە بێتە جەژنی ئاشتی یەکجارێکی. لەم جەژنە جیاوازی چیە لەگەڵ جەژنەکانی ترە؟ بەداخۆم جەژنی جیاوازەکەی ئەوەیە کە هەنێک لە موچەخۆرانی ئەم سنووری هێشتا موچەیان وەرنەگرتووە کە بەڕاستی ئەوە تەئسیری کردووە سەر ژیانی ئابووریان. بەڵام خۆشبەختانە سپاس بەخوای گەورە بارانێکی خۆشەوادێت جەوێکی خۆشمانێ ئەمەش دڵی هەم جوتیار و هەم عامی کوردستانی خۆش کردووە. تر ئێستا وردە وردە خەڵکیانە دەرە دوایەکە لە مزگەوتیانە وردە وردە خەڵکیانە دەرە سەردانی خزم کەسکاری خۆیانەکەن. سەرچاوم خاپس. بەڵێ چنوور ئەمە ڕاوبۆچوونی هاوڵاتیەک بوو دیارە باسی لە جەژن کرد بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان ڕوویان لە دەرەوە کردووە و دانەوێ گردن ئازای جەژنە پیرۆزە لەگەڵ یەکتریدا بکەن و ئامادەکاریش لە ڕوویەوە کراوە لیژنەی ئەمنی لە پارێزگای هەڵەبجە بۆ ڕۆژانی جەژن ئامادەکاری پێویستیان کردووە بۆەوەی کە هیچ حاڵەتێکی نەخوازا ڕوونەدا بە لیژنەکانی تەندروستی چاودێری ناوبازار و شوێنە گشتەکان دەکەن. لیژنەکانی شارەوانی بە تایبەت لیژنەی زیادەڕۆیی لەم چەند ڕۆژەدا کە پشووە هەنێک هاوڵاتیان دەیقۆزنەوە بۆەوەی کە زیادەڕۆیی بکەن ڕێگە نادەن هیچ هاوڵاتێک زیادەڕۆیی بکە. بۆیە بە شێوەیەکی گشتی پلانی جەژن پلانێکی هێمن و ئارامەوە وا کراوە کە بە جۆرێک بێت کە هەموو هاوڵاتیان بتوان بە خۆشی ڕۆژانی جەژن بەڕێ بکەن. هاوکات لە ڕووی سێکتەری گەشت و گوزارەوە دیارە لە هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاری هەن ئامادەکاری کراوە بۆەوەی کە پێشوازی لە گەشتیاران بکرێت بە تایبەت لەگەڵەوەی کە کەش و هەوای هەڵەبجە باشتر ببێت لە ڕۆژانی ئایندەدا ژمارەیەکی فراوان گەشتیار لە بۆنە ئاینیەکان ڕوو لە سنووری پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی هەورامان دەکەن. سپاس بۆ هاوکارمان فەرحان کە لە هەڵەبجەوە لەگەڵ ئێمە ئامادە بووی. دووبارە جەژنتان پیرۆز بێت و هەمیشە لە جەژن و خۆشیدا بن. بەڵێ خۆشویستان نەخۆشی تای خوێنبەربوون کە یەکێکە لە نەخۆشیە ڤایرۆسیەکان کە لە تەواوی دنیادا دەتوانین بڵین بڵاوە و ئێستا وڵاتی عێراقیش کە ماوەی چەند ڕۆژێکە باسەوە دەکرێت کە ئەم نەخۆشیە زۆر تێیدا بڵاو بۆتەوانێ و لە 9 پارێزگای عێراقدا ئەم حاڵەتە تۆمار کراوە. هەڵبەتە ئەم نەخۆشیە سەرەتا لە ساڵی 1944 لە جەنگی جیهانی دووەمدا بۆ یەکەم جار سەری هەڵدا و لە وڵاتی عێراقیشدا بۆ یەکەم جار لە ساڵی 1979 ئەم حاڵەتە لە عێراقدا تۆمار کراوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە دوێنێ یەکەم حاڵە لە شاری کەرکووک تۆمار کراوە. بەڵام ئایا چی کاریگەریەک یاخود ئەوە تا بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە تا چەند کاریگەری دەبێت و تا چەند بڵاو دەبێتەوە لە هەرێمی کوردستان
کوردستانیشدا و ڕێکاریەکان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستاندا چییە و چی دەبێت و دەبێت چی بکرێ بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی لەگەڵ ئەوەی کە بازنا نەخۆشیەکە دەکەین کە هەڵبەتە نەخۆشیەکە لە تووشی ئاژەڵ دەبێت و لە ئاژەڵ و دەگوازرێتەوە بۆ مرۆڤ بەڵام ئایا لەگەڵ گواستنەوەی بۆ مرۆڤدا ڕێگاکانی گواستنەوەی چۆناوە لە نێوان مرۆڤدا لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەگوازرێتەوە ئەگەر دەگوازرێتەوە چۆن دەگوازرێتەوە و نیشانەکانی لەسەر مرۆڤ چۆن بە دەردەکەوێت و چارەسەرەکەشی چی دەبێت گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر دەشتی ئەمین کە بە ڕێزیان بسپۆڕن لە نەخۆشیە ڤایرۆسەکان دکتۆر دەشتی سڵاوت لێبێت و بەیانیت باش و جەژن لێ پیرۆز بێت سڵاو لێوەش جژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو گەلێک و لە هەموو لایەکی دنیا پیرۆزەکەم زۆر سپاس بەخێر هاتی سەرچاوان هەمیشە لە جەژن نابیت دکتۆر فرێ گەڕان کەوتی یاخود نەگەڕ فرێ نەکەوتین یەکەم ماڵمان گەلی کوردستان بەخێربی سەرچاوان دکتۆر ڕەنگە کەم تا زۆر تا ڕادەیەک هاوڵاتیان زانیاریان لەسەر ئەوە هەبێت کە ئەم نەخۆشی تای خوێنبەربوون بزانین کە ئاژەڵ تووشێ بێت و لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ بەڵام هۆکاری توشبوونی ئاژەڵەکە بەم نەخۆشیە چییە و چۆن دەگوازرێتەوانێت لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ بەڵێ خۆی تای خوێنبەربوون کە باس لە نەخۆشەکە کرێ نەخۆشیەکی بێک ڤایرۆس توش نابینێمە تای خوێنبەربوون گروپێکە لە ڤایرۆس کە لە چەند خێزانێکی جیاوازن لە ڤایرۆسات هەمووی پێڵەن RNA ڤایرۆس ئەمانە بەگشتی تای خوێنبەربوون دروستەکەن ئەوەی کە لە عێراقا باسی لێکرا بڵاو بێت کریمیان کۆنگۆ هێمۆرەجیک فیڤەرە بین تای خوێنبەربوونی کۆنگۆ کەمە ئەو جۆرەیە کە لە عێراق بڵاو باسی لێوەکرێت ئەو نەخۆشیە کە زیاتر لەم ناوچەیەمان ناسراوە شێوازی توشبوونی ئاژەڵ زیاتر لە ئاژەڵ بەی موشەخۆرەکانەوە تووشە بن بۆی مێشولەوە بەهۆی گەنەوە تووشە بن جۆرێک گەنەی تایبەتی لەو نەخۆشیە ڤایرۆسەیە کە گەنەکە وەکو پێڵەن ڤێکتەر وەکو گوازەرەوەیەک ئیشەکات ڤایرۆسەکە هەڵەگرێ لە ناوی زیعەکە دواتر کە نووسێ بە ئاژەڵێکی ترەوە خوێنەکەی مژێت گوازێتەوە بۆ ئاژەڵەکەی تر وەرەوە هاترم گەنەی ئەکەوێت لەم و نووسێ بە ئاژەڵێکی ترەوە بەم شێوەیە بڵاوێتەوە بەڵێ باشە چۆن ئەگوازرێتەوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ ئاژەڵ بۆ مرۆڤ بەڵێ طبعا لە بینی ئاژەڵی شاخوانە گوازرێتەوە لە ڕێی خوێنەوە بەڵام بۆ مرۆڤ بە هەمان شێوە لە ڕێی خوێنی ئاژەڵەکەەوە گوازرێتەوە لە ڕێی بەرهەمەکانی کە پیس بوێت بە خوێنی ئاژەڵەکە لە ڕێی هەندێک دەردراوی ئاژەڵەکەەوە گوازرێتەوە بۆ مرۆڤ دەردراوەکان وەکو چی و چی بۆی کە هاوڵاتیان زانیاریان هەبێت لەسەری مەسەلەن وەکو خوێنێکێک لە دراوەکان کە حساب بکرێت کە گۆشتی شەروەها بەرهەمێکە کە لەوانەیە خوێنی هەڵبەتیایە ئەم خوێنە کە مامەڵی پێوەکرد لەلایەن هاوڵاتی و لەلایەن مەسەلەن قەسابەوە لەلایەنەوە کەسانێک کە لە کارگەکانی بەرهەمانی گۆشتا کارەکەن یا هەر هاوڵاتیە کە گۆشتەکە باتەوە ماڵەوە ئەمە ڕێگایشی گواستنەوەیەتی بۆ مرۆڤ کەواتە لیکی ئاژەڵەکە شەر بە هەمان شێوە بۆی بەڵێ دەتوانین بڵێن یەکێکە لە دەردراوەکان بۆی هەیە بیگوازێتەوە لە کوردستاندا چەند حاڵەت تۆمار کراوە لە ماوەی ڕابردوودا هیچ داتایەکە لە بەردەستایە تا ئێستا لە کوردستان داتایشی فەرمیمان نییە تۆیان پشڕاستێکەکە بڵێن پشتی بەستین داتای فەرمیمان لە کوردستان نانیە بەڵام لە ناو عێراق هەڵەت هەیە ئاخر جار کەی بۆ لە کوردستاندا ئەم حاڵەتە تۆمار کرابێت ناڵم لە کوردستانە هیچ داتایشی فەرمیمان نەبوو تا ئێستا باسی لێکرابێت کە لە کوردستانە هەبوو کەواتە داتاکە ڕوونی تا ئێستا هیچ شتێکمان نییە باشە دکتۆر کە باست لەوە کردوتر لە ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ ئەی لە مرۆڤەوە چۆن ئەگوازرێتەوە بۆ مرۆڤێکی تر ئایا بە شێوە ڕاستەوخۆ لە ڕێگەی هەناسەوە یان پژمین کۆکە ئەمانە ئەگوازرێتەوەوانی یاخود بە ناڕاستەوخۆ بە ڕێگەی تر دەگوازرێتەوە بەڵێ هەڵبەت شێوازی گواستنەوەی لە مرۆڤ کەمێک جیاوازترە چۆن ئەگوازرێتەوە بەڵام کەسانی کە زیاتر لە مەترسیان کە توش بنچن باش لە مرۆڤ هەمان بە هەماش لە ڕێی خوێنەوە بگوازرێتەوە هەندێک راپۆرت هەیە کە باسی کرد لە ڕێی پژمەوە بگوازرێتەوە لە ڕێی کۆکە بگوازرێتەوە بەڵام بەگشتی شێوازەکانی گواستنەوە لە ڕێی خەستەخانەکانەوە مەسەلە ئەو کەسانێک کە توش بووە باشە ئەچێتە خەستەخانە لەوانەیە دەرزی بۆ بەکاربێت لەوانەیە نەشتەگەری بۆ بکرێت لەوانەیە ئەو کەسانی کە زیاتر معڕەزم بۆ توش بوون ئەو کەسانی کە لە خەستەخانەیە ئیشەکەن لە ڕێگەی پێداویستی پزیشکیەکانەوانەیە کە بەکارهێنن یان و کەسانی کە لە کارگەکانی گۆشت ئیشەکەن ئەمانە زۆر معڕەزن نزیکن زۆر لێک کۆنتاکتیان هەیە لە ڕێی پژمەوە احتیمالێک و هەندێک راپۆرت هەڵێت لەوانەیە بگوازرێت لە ڕێی پژمەوە بەڵام ڕێگا باوەکە و ڕێگا خێراکەوەی لە ڕێی خوێنەوە بگوازرێتەوە خوێنەکە مەرجنیە خوێنێکی ڕاستەوخۆ بێ لەوانەیە کەلوپەلی پزیشکی بێت کە بیگوازێتەوە کەلوپەلی پزیشکی ئەو کەسانەی کە کێڵگەی ئاژەڵیان هەیە یان بڵێن شوانەکان ئەمانە تا چەند ئەگەری یاخود مەترسی توشبوونیان زیاترە
بەراورد بە هاوڵاتیانی تر ئەوانە یەکەم کە کەسن کە ئەگەری تووشمیان زۆرە ئەوانەی کە مامەڵی ڕاستەوخۆ لەگەڵ ئاژەڵا هەیە چونکە ئاژەڵ گەڵگری ڤایرۆسەکەیە ئەو کەسانەی کە لەگەڵیانە هەڵسوکەوتەکان یەکەم کەسن کە ئەگەری هەیە توش بن بە نەخۆشیەکە کام جۆری ئاژەڵ زیاتر توشە بن هەڵبەت لە ئاژەڵەکان کە زۆرن کامیان زۆرتر توشە بن بەڵێ ئاژەڵەکان کامیشان کە ڕێگان یاخود بنە پەیوەندیەک لە نێوان ئاژەڵەکە بۆ مرۆڤکە نەخۆشەکە بگوازێتەوە زۆر باشە ئاژەڵی گەرۆک و بڵێن مانگە و ئەوانە بەڵێ و ئاژەڵی بچووەک و مەڕ و بزن ئەمانە ئەو ئاژەڵانن کە مرۆڤ مامەڵێکی نزیکی لەگەڵیانە و ئەشی گوازنەوە ڤایرۆسەکە هەندێک راپۆرتی تازە هەیە لە وێبسایتی CDC کە تازە کراوتە دانراوە باس لەوە کە هەندی ئاژەڵی کێوی هەیە ئەو ئاژەڵی کێویانەش خۆیان شەرت نییە توش بن بەڵام وەکو میدیاک ئیشەکان بۆی کە ڤایرۆسەکە زیاب بکەن و بیگوازنەوە هەندی ئاژەڵی کێوی لەوانێ ئەمە راپۆرتی تازە و توێژینی تازەکە کراوە ئاژەڵی کێویش دەورە بینی لەوەی کە ڤایرۆسەکە بڵاو کاتەوە بۆ ئاژەڵە ماڵەکان و وەروها لەوەش بە لەڕێ بۆ مرۆڤ کەواتە ئەو ئاژەڵانەی کە لە ماڵەکان ڕایان دەگرن ئەوانش ئەگەریان هەیە کە توش بن ئەگەرەکەی بۆ شێوەیە ئەگەر ئەو خاونەکەی کۆنتاکتی هەبێت لە دەرەوە لەگەڵ ئاژەڵی ترا بەڵێ ئەوش بۆی ئەگەری هەیە کە توش بێت ئەوش ئەگەری هەیە ئەگەرێکی زۆر لاوازە چونکەوانی کە بەخێوکردن لە ماڵەکانە لەوانێ ئاژەڵی مەسەلەن پێت بن و سەگ و پشکی دەبن ئەوانە ئەگەریان کەمترە ئەگەری کەمترە ئەگەر بازە نیشانەکان کە دکتۆر سەرەتا نیشانەکان لەسەر ئاژەڵەکە بەدەر ئەکەوێت هیچ نیشانەیەکی هەیە بۆی کە بە تایبەت کە ڕەنگە هاوڵاتی وا هەبێت کە خۆی حەسکات بڕوا ئاژەڵێک بکرێت مەڕێ بکرێت و بیهێنە خۆی سەری ببڕێت و بیکات بەخێر هیچ نیشان و ئاماژەیەک هەیە کە لەو ئاژەڵەیە بەدەر پێ بۆی کە ئەو کەسی کاچی ئاژەڵە بکرێت بیناسێت بزانێت کە ئەمە نەخۆشە سەرێکی جوانە طبعاً خۆی ئاژەڵەکە هەڵوەت نیشانی هەیە چونکە خۆی ناوی تایخێنبەر بوونە نیشانەکان لە ئاژەڵە طبعاً جیاوازە لەگەڵ مرۆڤ ئاژەڵەکە بە تا دەست پێەکە دوایی بڵێن چەند قۆناغیشی ئەگەر قۆناغی سوک بیا قۆناغی قورس بێ لە قۆناغە سوکەکانە هەر نیشانەی قۆناغە سوکەکان چییە؟ بڵێن تایەکی تایلێت ئاژەڵەکە هەستەکەی زۆر توانای جوانی کەم بێتەوە بەڵام ئەگەر گەشە بکات بەرە و مەرحەلەیەکی قورستر ئەوەیە کە ئاژەڵەکە بینین لەو مەرحەلەیە ئیتر لەوانەیە نتوانێت هەستێت تۆڵانەیە خوێنبەربوون هەبێت لە هەندێک شوێنیەوە بە تایبەتی ئەو ئاژەڵانی کە مەسەلەن جوڵیان زۆرە بەرشتەکەن برینارە بن خوێنەکان ناوەستێتەوە یان لە کاتی سەربڕینە سەرەکەی ئەو خوێنە لەوانەیە خوێنێکی بەتەواتی لێ نەڕاستەکەی گۆشتەکەی ڕەنگەی سوورە لەم حاڵتانە ئازانی کەم ئەم ئاژەڵە خوێنی بەتەواتی لێ نەڕۆشتووە ئەوەی شێک لە نیشانەکان کە دوای سەربڕین پێ ئێزانرێت هەڵبەت پێش ئەوەی کە پێشی گەتە مەرحەلەی سەربڕین ئەگەر گومان هەبێت توانی پشکنینی تاقیگەی بۆ بکەیت وەی دڵنیابیتەوە لە مرۆڤ پێش ئەوی کە بچیتە سەر نیشانەکان لە مرۆڤ دکتۆر لە قۆناغە سووکەکە کە ئاماژەت پێدای ڕەنگە نیشانەکان زۆر سەق نەبێیان بڵێ زۆر دیار نەبێ ئەو کاتە کڕیار چۆن بزانێکە ئەو کاتە مەترسێکە لەبێ کە کڕ ناتوانێت بزانێت کە ئەو ئاژەڵە نەخۆشە مەگەر بە شێوازێک نابێت کە پێشتر زانرابێت لەو ناوچەکە و ئەو ئاژەڵی لێ هاتووە نەخۆشەکە هەبووە کاتە گومان زیاتر ئەکرێت یان ئێمە وەکو بڵێن پزیشک ئەتوانین زیاتر ئەو شوێنانەی کە ئاژەڵی کە حاڵەتەکان لێ بڵاوبێتەوە بۆ نمونە ئەو پارێزگانی کە حاڵەتی لێ بڵاوبێتەوە تێبەتی ئێستا کوردستانی خۆمان ئاژەڵ ئێمە سەرچاوی ناخۆیمان کەمە بۆ ئاژەڵ پێویستە کە لە دەرەوە بهێنین کە دەرەوە هات پێ بزانین سەرچاوەکەی کوێیە لەو سەرچاوانەوە بێت کە نەخۆشکەتیا بڵاو بێمە زۆر وریا بین پشکنینی بۆ بکرێت فترەی کارانتینمان هەبێت کارانتین زۆر گرنگە ئەو ئاژەڵ بمێنێتەوە لە کارانتینە دواتر کە دوو هەفتەکەی خۆی تەواو کرد یا 15 ڕۆژ ئەو کاتە ئەتوانرێت بێت لە کوردستانە بەکاربێت گۆشتەکەی بە شێوەیەکی ئاسایی ئەو نیشانانە دکتۆر کە لە ئاژەڵەکە بەدەرەکەوێت بۆ پزیشکێکی ڤێتەنەری وەکو بەڕێستان کە بڵێن شارەزان لە نەخۆشیە ڤایرۆسیەکاندا بۆ ئێوە ئاسانەکە دەستنیشانی نەخۆشیەکە بکەن یاخود بۆ ئێوەش ڕەنگە تا ڕادەیە قورس بێت و بە پشکنی دەرکەوێت بەڵێ هەڵبەت هەندێک نیشانە هەیە لە زۆربەی نەخۆشیەکانە ئەگەر لە قۆناغی سەرەتایە لە قۆناغی سەرەتایی بێ مشتەرەکە مەسەلەن ئەوەیە کە تایلێت کە ناتوانێت زۆر بجوڵێت جوڵێکەوە بێتەوە بەڵام ئەگەر پشکنینی زیاتری بۆ بکەیت مەسەلەن لە ناو دەمێلانە هەندێک برین دروست بێت ئەو کاتە توانیت هەرچەند ئەوەش هەر مشتەرەک لەگەڵ هەندێک نەخۆشی ترە لەبارەوە ئەتوانی گومانکەی بۆ جۆرە نیشانانە بەڵام باشترین شتەوەیە کە ئەو گومانەمان هەبوو بە پشکنیکی تاقیگەی پشڕاستی کەینەوە و کاتە بتوانین ئەوەی کە پێویستە بیکەین بەرامبەری باشە ئەگەر هاوڵاتیەک
چوو ئاژەڵێکی کڕیویستی بێنێت لە ماڵەکەی خۆیدا سەری بڕێت و بیکا بەخێر ئەتوانێت لەو گۆشتە یاخود لەو ئاژەڵەکەی نایەتی سەری بڕیوە پارچێک لە گۆشتەکە بهێنێت بۆ تاقیگا پشکنی کا پێشەوەی کە بیکات بەخێر بەڵێ هەڵبەت دەکرێت ئەتوانێت هەچەنەوە کارێکی مەترسیدارە بە تایبەتیگەر سەرچخۆی ئاژەڵەکە نازانی کوێیە ئەکرێت ئەوە بێنێت کە پارچێک لە گۆشتەکە بە تایبەتی پارچەنێکە خوێنیان پێوێ بگەێنێت بۆ پشکنین دڵنیا بێتەوە بەڵام ئەو هاوڵاتیتر کە خۆشیاریەوەی هەبێت کەەوە بزانێت ینی لانی هەم هەوڵاتێک قورس بێ کە ئەو نەخۆشیی بیست بێت و کە بزانین لە ڕێی ئاژەڵ بۆ شێوەیە گوازرێتەوە بەڵام خۆشبەختانە لە ڕێی میدیاکان و لە ڕێی ڕێنمای تەندروستەکانەوە زۆربەی هەوڵاتی ئێستا ئاشنا بوون بۆ بابەتان بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە هۆشیاری هاوڵاتیان بکەین سەبارەت بە سەلامەتی خۆراک ئاسی هۆشیاری هاوڵاتیان چۆنە چۆنی بینیت ئێستا من تا ڕادێک ینی بەرەو پێشوونێکی تیابێنم چونکە لە ڕێی پزیشکە بەڕێزەکانەوە لە ڕێی پزیشکانی ستافانی پزیشکی فێتەنەریوە بەردەوام ڕێنمایی ئەکرێ بەردەوام زانیاری لەسەر کواڵەتی گۆشت بڵاوکرێتەوە لەسەر بەهای گۆشت و سەرچاوی گۆشتەکە چۆن تەندروست بێت و پێویستە پشکنینی بۆ کرد بێت و ینی چەند مەرحەلەیەکی هەمووی باس کرا بۆ هەوڵاتی زۆربەی هەوڵاتی ئێستا خۆشبەختانە ئاشنا بوون پێی ئەو پشکنینە دکتۆر کاتی زۆر ئەوێت بۆی کە هاوڵاتی ئەوەی کە باست کردو هۆشیاری هەبێت بتوانێت بەشێک یان پارچێک لە گۆشتەکە بێنێ بۆ پشکنین بەڵێ پشکنینیشی بۆ کرێ زۆربەی پشکنینەکان ئەگەر ماوەدەکان لە بەردەستا هەبن لە ماوەی چەند ساعتێکی کەمان تەواو بکەین لە ماوەی چەند ساعتێکە و کاتە بێترس ئەتوانێت ئەگەر لە حاڵەتێکە بە تایبەت لە سەربڕینخانەکانە ئەو جۆرە نەخۆشیە دەرکەوت لە پشکنی ناکەم جۆرە نەخۆشیە چی لەو گۆشتە دەکرێت لە ناوە برێت یان چی لێکرێت بەڵێ هەڵبەت هەر نەک تەنها گۆشتەکە لە ناوە برێت کاتە پاکردنەوەی تەواوەکرێت بۆ شوێنەکە وەروەها کەرەنتینێکیش بۆ ستافەکەشەکرێت چونکە لەوانەیە کاتەوان توش بوو بێتن و پیان نازانی بێت لە مەرحەلەیەکی بەش نابێت لە مەرحەلەی ئەوەی کە هێشتا کەسەکە توش بوو نیشانی لێ دەرنەکەوتووە لەبەرەوە ینی ئەوە چەندەوەکو زەنگێکی یاگەرەکردنەوە ئەگەر زانیمان ئاژەڵێک هەیە توش بووە ئەوە دەرکەوتووە لە پشکنین ناکە تەواوەمە توش بووە ئەو کاتە شوێنەکە لەوانێت دابخرێت ئەو شوێنی کە ئەو گۆشتەی لێ و ئاژەڵی لێ بووە وەروەها تاقیمیشی تەواوی بۆ ئەکرێت شتێکی باش هەیە لەو جۆرە ڤایرۆسانە ئەوەیە کە ماناوتە ڤایرۆسی ئارێنین توێکڵێکی چۆری تەنیشان هەیە ڤایرۆسەکە خۆی زۆر بە ئاسانی بە تشکی خۆر بە پاکەرەوە ئاسادەکان لە ناوەچێت ینی بە تاقیمکردنێکی باسیتە توانی ڤایرۆسەکە لە ناو بەریت وەروەها ڕێگایشی تریشەوەی کە بتوانین مەسەڵ مشەخۆرەکان لە ناو برین ئەوەش ڕێگایکی زۆر ئاسانە بتوانین لە کوردستان نەخۆشیەکە بەرەو کەمی برین بەڵام لە حاڵتی بڵاو بوونەوەیە ئەو مەسەل بابەتێکی ترە ئەوە کەرەنتینکردنی و شوێنەیە تا پاکەشکردنەوەیەتی وە لە ناوبردننی هەر بابەتێکە کە پیس بوو بێت بۆ جۆرە ئاژەڵی کە ئەو ڤایرۆسیەتی هەبووە لە کاتی دەرکەوتنی نیشانەکانە لە ئاژەڵەکە کە هەستی پێکرا ئەم ئاژەڵە تووشی و نەخۆشیە بووە ئایا چارەسەرەکرێت ئاژەڵەکە چارەسەری بۆ ئەکرێت و ئەتوانێت چارەسەرێک وەربگری یاخود ئەوە تا لە ناوە برێت تا ئێستا هیچ جۆرە چارەسەرێکی نییە و هیچ جۆرە ڤاکسینێکیشی نییە بەداخەوە نە ڤاکسینمان هەیە نە چارەسەریشمان هەیە بۆ کەسی توش بووی ئاژەڵی توش بوو لەبەرەوە باشترین شت خۆپاراستنە ئەو ئاژەڵی کە توش بووە پێویستە لە ناو ببرێت شێوازی پاراستنی ئاژەڵەکان چۆنە ئەمە ئەوە زانیمان کە مرۆڤ ئەتوانێت خۆی بپارێزێ بەی ئەو ڕێنمایانی کە بەڕێستا ڕەنگە بڵای بکەنەوەی ڕۆژانە بەڵام ئاژەڵەکان چۆنە پارێزرێن بەنسبەت ئاژەڵەوە یەکەم شتەوەیە کە مشەخۆرانە لە ناو ببرن مشەخۆر وەکوتم گەنەیە کە ساڵانە خۆی پرۆسەیەک هەیە لە ئاژەڵە کە دەرمان نەدرێت بە ئاژەڵ ئەو جۆرە گەنانی کە پێوێتی لێ ئەبێتەوە ئەمە ڕێگایەکی زۆر باشە بۆی کە تۆ نێڵی ئاژەڵەکە توش ببێتەوە هەتاکو ئەو مشەخۆرانە هەبن نەخۆشیەکە بەرداوام بێت هەروەها ئەوکو باسم کرد لە سەرەتا ئاژەڵی شەویش دەورە بینێت لەبەرەوە ئەگەر بکرێت لەو شوێنانەیە کە ئاژەڵی ماڵی و ئاژەڵی شەوی بەرکەوتنیان هەیە لە شاخ و پێدەشتەکانە بکرێت لەوێ ئەو کۆنتاکتە کەم کرێتەوە یان جوتیارەکان هۆشیاری ئەویان هەبێت کە تێکەڵای ئەو جۆر ئاژەڵان نەکەن مەسەڵەن لە گەرمیان ئاسکمان هەیە ئەمە لەوانەیە وەکو جۆزەرەوەی کارکەن بێکەوە کە ئەوان تۆ ناتوانین لە سروشتا ڕێگری لە گەنە بکەیت بەڵام لە ناو خۆیان ئەتوانی بکەیت بۆ جوتیار بۆ شوان ئەتوانێت ئەویشە بکات خاوەن ئاژەڵ ئاسانترە بووە دەستخۆش دکتۆر لێرەدا ڕاتەگرم ئەچینە لای پەیامنێرمان سەردەش عوسمان کە لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە سەردەش سڵاو لێ بێت بانیت باش و جەژنت لێ پیرۆز بێ پێمان بڵێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لە سلێمانی چۆن بەڕێوە دەچێت و ئایا ئەو بارانبارینەی کە ئێستا باران دەبارێت تا چەند کاریگەری هەبوو لەسەر سەردانکردنی هاوڵاتیان بۆ لای یەکتر
سڵاو لە تۆ چنوور جەژنت پیرۆز بێ جەژنی بینەرانی گەلی کوردستان پیرۆز بێ بە خێراتنی میوانەکەشت دەکەم بەداخەوە من خۆم ئامادە کردبوو کە هەموو خۆشیەکانی جەژن باس بکەم بەڵام وەکو ئەرکێکی ڕاگەیاندن و ئەخلاقی پێویستە سەرجەم ینی هەم لە نەخۆشیەکە و لە نەناخۆشیەکەیش باس بکەین بەداخەوە منەمەوێ باس لەوە بکەم کە ئەمڕۆ کارەساتێکی گەورە لە شاری چەمچەماڵ ڕوویدا ئەویش ئەوە بوو کە زاوایەک دەچێتە سەرماڵی غەزووری 4 کەس لەو ماڵە دەکوژێت و یەکێک دوانیش بریندار دەکات ئێستا من لە بەردەم ینی دادی پزیشکی سلێمانیم گفتوگۆم لەگە برایەکیان کرد و لێدوانمان لێ وەرگر کە کوڕی ئەو ماڵێ و باس لەوە دەکات کە ئەم زاوایان پێشووتر کێشێکی کۆمەڵایەتیانە بۆ لەگەڵ خێزانەکەی ئەمڕۆ کاژمێر حەوت هاتۆتە سەر ماڵی غەزووری هەم خێزانەکەی خوشکێ خێزانەکەی برایەکی و برازایەکی کوشتووە دایکی و برازایەکی تریشی بە سەختی بریندارن کە ئێستا لە نەخۆشخانەی شارن بە داخەوە دەبێ باسی جەژن بکەم ئەمڕۆ ینی ئەوەی کە هەیە ئێمە گفتوگۆمان لەگەڵ هاوڵاتیان کردووە هەم ئەو بارانە بەڕەحمەتە هەم جەژنیان ئاوێتی یەک کرد ئەمڕۆ ینی ئەمڕۆ گەلی کوردستان ڕووماڵی مەراسیمی نوێژی جەژنیان کرد کە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی پاشان ئێمە چوینە سەر گۆڕستانی شێمحێدین هاوڵاتیان دەهاتنە سەر گڵکۆی ئازیزانیان لەوێ دڵنەوەیان دەدایەوە پاشان ئێمە یەک دوو گەڕەکمان کرد دیارە بە تایبەت ئەو گەڕەکانی کە پێی دەوترێ گەڕەکی میلی هاوڵاتیان هاتوچۆی یەکتریان دەکرد دەچوونە ماڵە دراوسێ و خزم و کەس و کاریان وەکو نەریتێک کا پیرۆزبایی جەژنیان دەگرد و لەگەڵەوەشدا عنی گردن ئازایەتیان دەکرد دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی ئەمڕۆ لە ئامادەباشیدان بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لەسەر ڕێگاکاندا بە تایبەتی ئەو ڕێگانی کە لە نێوان شارەکاندایە عنی لیژنەکانی قایم قامێت بەردەوام لیژنەی تایبەتیان هەیە لەسەر ئوتێل و موتێلەکان ئامادەکاریکی تەواو کراوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی بۆ عنی پێشوازی لە میوانان و گەشتیاران علی بەپێی ئەو پێشبینیەی کە باسی لێوە دەکرێت ژمارێکی زۆر لە گەشتیاران ڕوو لە ناوچەکە دەکەن بە تایبەتی شاری سلێمانی دوێنێ ئێمە وەکو گەلی کوردستان راپۆرتێکمان ئامادە کرد کە چەند گەشتارێکمان دوان ئەوان باس لەوە دەکەن کە مامەڵەکردنی هاوڵاتیان و سروشتی جوانی سلێمانی وای کردووە کە زیاتر ڕوو لە شاری سلێمانی بکەن بێگومان سەقامگیری و ئەمنیەتی شارەکەیش بەشێکی تری گرنگە ئەوەی کە هاوڵاتیان و میوانانی شارەکانی دیکەی عێراق بە تایبەت ناوەڕاست و باشووری عێراق ڕوو لە شاری سلێمانی دەکەن بەگشتی تا ئێستا جەژن بە خۆشی و بە جوانی بەڕێوە چووە چونکە لەگەڵ ئەوەی کە باران ماوەیەکی چەند مانگێکە بە حکمی ئەوەی کە باران نەباری بوو ئێستا هاوڵاتیان دڵخۆشن هەم بە بارانەکەەوە هەم بە جەژن دەگەڕێمەوە لای ئێوە چنوور ئەگەر پرسیارێک تەیە بەڵێ سپاس بۆ هاوکارمان سەردەش عوسمان کە لە سلێمانی و تایبەت بە جەژن و تایبەت بە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکان ئەگەڕێمەوە لای میوانەکەم دکتۆر دەشتی دکتۆر پێشەی کە بچینە لای سەردەشت ئاماژەمان بە نیشانەکانی دەرکەوتنی ئەم نەخۆشیەتدا لە ئاژەڵدا بەڵام ئێستا گەر بازە نیشانەکانی ئەم نەخۆشی بکەین لە مرۆڤدا بەچیە بزانین یاخود ئەو دەرکەوتە و ئاماژانە چین لە کەسێکا بە دەربکەوێت ئەوە نیشانەیە بۆی کە ئەم کەسە تووشی ئەم نەخۆشیە ڤایرۆسیە بوو بەڵێ نیشانەکان لە مرۆڤ لە قۆناغی سەرەتاییە بە تایەکی زۆر دەست پێەکە تایەکی بەرز بەسەر ئێشە ئازار لە ماسوولکەکانی پشت و ئازاری گەدە ڕشانەوە دڵتێگەڵ هاتن ئەمە نیشانە سەرەتایەکانێتی وەروها گۆڕانکاری لە باسەکرێت لە مودیانی لە مەزاجی کەسەکە بێتاقەتە بێ مەسەلەن دوایی گەشە کات بەرە ئەوەی کە بریناری دروسەبیان خوێنبەربوون دروسە بێت لە هەندی ئۆرگانیا بەتەتی و شوانەی کە نەشتەکەری بکریا دەرزی لێ بدرێت خوێنەکەی ناوەستێتەوە وەرها برینی ناودەم و سەرزمان و دەرکەوتنی پەڵە لەسەر پێست وەرەوە دواتر گەشە کا بۆی کە نەخۆشەکە کۆندامی دڵ و دەمارەکانی ئەگرێت بۆری خوێنەکانی بێت هۆی خوێنبەربوونی ناوەشی و لە هەندی حاڵت بتۆی مردن ڕێژەی مردن بۆ نەخۆشی لە سایانەوە تا لە سایە 50 لە کەسانی توش بووە 9 بۆ 50 بەڵێ کە ئەڵێ لە 9 بۆ 50 بۆچی ینی ئەو ڕێژەیە دیاری کراوە بۆچی ئەڵێ لە 9 بۆ 50 بۆچی ڕێژێکی دیاری کراونێ کە بڵێ ئەوێ هەڵبەت لە زۆربەی نەخۆشیەکانە ڕێژەکان ینی دیاریکراو نییە ئەگۆڕێت لەوە بۆ ئەوە نیە لەبەرەوەی بە پێی تەمەنی کەسەکە بە پێی باری تەندروستی
بەپێی سەختی کەواتە بوونی نەخۆشیەکانی تر یاخود خراپی تەندروستی کەسەکە لەگەڵیدا ئەم نەخۆشیە کاریگەرێکی خراپترە بێتەوە گەری بەردە زیاترەکە قسەی ڕاستە. درستە. باشە دکتۆر، نیشانەکان بە چەند قۆناغا تێپەڕێ و دەرکەوتنی نیشانەکان لە دوای چەندێک لە توشبوونی بە نەخۆشیەکە بە دەرەکەوێت؟ بەڵێ زۆربەی نەخۆشیەکان ڤایرۆسەکان بە تایبەتی کاتێکیان هەیە ناوی کاتی ئەومانەوەیە کە ڤایرۆسەکە تووشی کردو بەڵام بەبێ نیشانیان جارێ لەوە لە دوو ڕۆژە گۆڕێت تاکو هەفتەیەک بەپێی لە زۆربەی ڤایرۆسەکانەوە بەڵام بە تایبەتی لە CCHF لەوانەیە هەندێک جار هەفتیشی پێ بچێت تا نیشانەکان لێ دەرەکەوێت. ئەتر بەپێی وەرگرتنی دۆزی ڤایرۆس کە جاری وایە کەسە ڤایرۆسی زۆر وەرەگرێت تاوانەوە نیشانەکانی زووتر دەرەکەوێت یا بەرگری لاوازە خۆی نیشانەکان زووتر دەرەکەوێت. هەندێک کەس کە ڤایرۆسێکی کەمێنی گرت و لەوانەیە خۆی بەرگری بەهێز بێت لەو حاڵەتەیە نیشانەکانی دواکەوێت وەرەوە سەختی نیشانەکانیشی هەرە گۆڕێت بەمان شێوە. بەڵێ باش لەو کاتەدا کە کەسەکە تووشی نەخۆشیەکە بێت ئایا هیچ چارەسەرێکی بۆ هەیە یاخود نییە؟ وەکو سەرەتا ئاماژەم بۆ کرد چارەسەری نییە ڤایرۆسەکە دەرمانێکی بێتێ بڵێمە دژە ڤایرۆسەکەیە نییە بەڵام چارەسەری یارمەتی دەرهەیە بۆ نمونە ئاوی بۆ هەڵەواسرێ باش هەندێک دەرمانی دژە خوێنبەربوونی بۆ بەکارێت هەر ئۆرگانێکی کە تێکشکا بێت جگەر گوتی لە دڵ هەوڵ بدرێت مەسەلەن یارمەتی بدرێت دەرمانی دژە تا بەم باوتانە ڕاها هەندێک دەرمانی دژە حساسیت بەکار بێ بووی ئەوە چارەسەرێکی گشتین کە بەکارن بۆ زۆر نەخۆش. کەواتە پێش چارەسەرەکە خۆپاراستنەکە گرنگترە. خۆپاراستنەکە هاوڵاتیان چی بکەن بۆی کە بتوان خۆیان بپارێزن بە دوور بن لە توشبوونیان بەم نەخۆشیە. زۆر باش باس پێشوەی بێنە باسی خۆپاراستن بکەین لە ئەوروپای شەرقی بڵێن ئەوروپای ڕۆژهەڵات ڤاکسینێک بەکارێ بەڵام تا ئێستا WHO پشتڕاستی نەکردەوەی کە لە هەموو جیهانە بەکار باوەڕ پێکراو نییە؟ یعنی ئیشی لەسەرەکرێت خۆشبەختانە بەڵام ڤاکسینێکی گشتگیرمان نییە لە جیهانە کە ڕێکخراوی WHO تەندروستی جیهانی کە پشتڕاستی کردێتەوە بەکاربێت بۆ هەموو نەخۆشی بۆ کۆنێکە لە کۆرۆنا بینیمان. بۆ خۆپاراستنەکان باشترین شت خۆپاراستنە بە نیسبەت خۆمانەوە لە حکوومەتی هەرمی کوردستان پێویستە هەر ئاژەڵێک کە لەمە لایەت بە تایبەتی ئێستا کە لە نۆ پارێزگای عێراق کە نەخۆشیەکە بڵاوە تا ئێستا لەوانەیە 500 حاڵەت هەبوو بێتن چەند حاڵەتێکی مردن هەبوو بێت بەم تازەکیانە لە کەرکووک بڵاو بەتەوە نەخۆشیەکە هەبوو ئێمە باشترین شت ئەوەیە کە بتوانین خۆپارێزی بکەین ئەو ئاژەڵانی کێتە کوردستانەوە بتوانین ئەو ئاژەڵانە کەرەنتین بکەین وەروەها لەو سەرچاوانەوە کە ئاژەڵەکانمان بۆیەت کە نەخۆشەکە تێیا بڵاوە ڕاگیرێت ئەو ماوەیە هەتاکو نەخۆشەکە تۆزە کپە بێتەوە وەروەها ئەو وڵاتە ئەوروپیانەشی کە نەخۆشەکە تیانە هەیە ئەمە توانین وەکو لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام لە ڕێی WHO متابعەکەی مزانین راپۆرتەکان لە چ وڵاتێک باسەکرێت بە تایبەتی ئێمە مەسەلەن لە کوردستان ماوەی چەند ساڵێکە ئاژەڵ لە چەند وڵاتێکی ئەوروپیەوەیەت لە رووسیا لە ئەزەربایجان کە نەخۆشیەکە لەوێش هەیە بتوانین متابعەکی نزیکی ورد بکەین بۆی بتوانین بزانین کە گەر نەخۆشیەکە هەبێت ئەو ئاژەڵان ڕاگیرێ بە ماوەیەکی کاتی ئەمە لە حاڵاتی ئەگەر هەبوو لە نەخۆشیەکە و تۆمار کرابوو ئەمانە ڕابگیرێت ئەمە باشترین خۆپاراستن باشترین چارەسەرە. ئەو گۆشتانی کە لەسەر شەقامەکان ئەفرۆشەیە کە هاوڵاتیان زۆرجار لە کاتی سەیرانکردنە ئەچن ئەیکڕن ئەمە مەترسی توشبوونیان بەم نەخۆشیە زیاکات تاوان بێگومان ئەو ئاژەڵانێکی ئەوا سەر بڕاون لەسەر شەقامە فرۆشێت ئەمە هیچ ڕێکەرێک تەندروستی بۆ نەکراوە هیچ ڕقابەیەکی لەسەر نییە ئەمە ئاژەڵ نازانین خۆش بۆیان نا وە پزیشک پزیشکی ڤەتەنەری تایبەتمەند پشکنینی بۆ نەکردووە وە پێش سەبرێنەکەشی پشکنینی بۆ نەکراوە لەبەرەوە سەرچاوی مەترسیدارە بۆ گۆشت من هاوڵاتیان نەسیحەتەکەم کە بە هیچ شێوەیەک ئەو گۆشتانە بەکار نەهێنن تەنها ئەو گۆشتانە بەکاربێنن کە لایەن تیمەکانی پزیشکی ڤەتەنەری پشکنی بکراوە مۆریشی پێوەیە. بەڵێ دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر دەشتی ئەمین کە بەڕێزیام سپۆر لە نەخۆشیە ڤایرۆسەکان سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمە دامادە بووی هەمیشە لە جەژن و خۆشی دابی زۆر سپاس.
سروشتی جوانی کوردستان هەڵبەت لەگەڵ ئەوەی کە وای کردووە هاوڵاتیان لە پارێزگایەکە بۆ پارێزگایەکی تر و تەنانەت بە گەشتی شاخەوانیش گەشت بکەن و دیمەنە جوان و دڵڕفێنەکانی کوردستان ببینن لەگەڵەوەشتا سەرنجی بیانیەکانیشی ڕاکێشاوە ئەنجا دوو گەشتیار لە وڵاتانی دەرەوە هەڵەن دەبم خەڵکی وڵاتی ئەڵمانیان بە پاسکیل توانیویان و یاخود گەشتیان کردو بۆ هەرێمی کوردستان هاوکارمان ئامان جمعە لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادە کردووە بێگۆ بینەری بین. ئانا و ئیدا دوو کچە خوشکی ئەڵمانین ماوەی 11 مانگە گەشتێکیان بە پایسکیل دەست پێ کردووە بۆ چەند وڵاتێکی جیهان. گەشتەکەی ئەمڕۆیان بۆ تەقتەقە و هاتو نوێنە بگرن لەگەڵ پردەکەی کە لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو لەلایەن کۆمپانیایەکی ئەڵمانیەوە دروست کراوە. من ناوم ئانایە تەمەنم 27 ساڵە لەگەڵ خوشکەکەم ئیدا کە تەمەنی 25 ساڵە 11 مانگ پێش ئێستا گەشتەکەمان دەست پێ کرد. هەردووکمان کۆلێژی هونەرە جوانەکانمان تەواو کردووە. مامۆستای هونەرین و بە کالۆرەسمان بەدەستهێناوە لە بواری هونەردا. لە دوای ئەوەی زانکۆمان تەواو کرد بڕیارماندا ئەم گەشتە ئەنجام بدەین پێکەوە. هەردووکمان لە میمگل لەدایک بووین کە دەکەوێتە نزیک شاری منشنەوە. ئەوان سەرسامی خۆیان با سروشتی جوانی کوردستان و میواندۆستی خەڵکەکەی و خواردنەخۆشەکان دەردەبڕن. پێیان وایە شانسێکی باشیان هەبووە کاتوانیویانە با پایسکیل ئەم گەشتە ئەنجام بدەن. من ناوم ئێدا لوکسنبۆرگە ماوەی 11 مانگە من و خوشکەکەم بڕیارماندا دەست بەم گەشتە بکەین بە پایسکیل. لە ڕاستیدا بڕۆکەکەمان وا بوو گەشتەکەمان بەرە وڵاتی چین بێت بەڵام بەهۆی پەتای کۆڕۆناوە چەند ئاستێنگێکمان بۆ دروست بوو بۆیە بڕیارماندا ئاڕاستەی گەشتەکەمان بگۆڕین بەرەو ناوەڕاست و سەنتەری کشوەری ئاسیا و بە ئێراندا بەرەو کوردستانی عێراق. ئێستا لە ڕێگاداین بۆ گەڕانەوە بۆ وڵاتی ئەڵمانیا. بیرۆکەکە و هۆکاری گەشتەکەمان بە پایسکیل بۆ ئەوە بوو کە بە هێواشی گەشتەکەمان ئەنجام بدەین بۆ ئەوەی بەباشی شارەزای کولتورە جیاجیەکانی وڵاتان ببین و زۆرترین کات لە ناو سروش بین و پەیوەندی زیاترمان لەگەڵ خەڵکدا هەبوو. erfahren, man kommt in Kontakt mit den Menschen, man ist aber auch viel in der Natur. Bevor wir hier nach Irak-Kurdistan gefahren sind, waren wir davor پێش ئەوەی بین بۆ باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان بووین. بەڕاستی دیمەن و سروشتەکەی زۆر جوان بوو. خەڵکەکەی زۆر بە ئەمەک و میواندۆز بوون. بۆیە هەر لەوێ بڕیارماندا کە بە باشووری کوردستان بین و لێرەدا شتەکان زۆر جوان و دیمەن و سروشتەکەی و میواندۆستی خەڵکەکەی خواردنەخۆشەکان و وڵاتێکی تابڵەی جوانە. بەڕاستی شانسێکی باشمان هەبوو کە توانیمان بە پاسکیل ئەم گەشتە بکەین تاکە شتێک کە سەرنجی ڕاکێشاوم میواندۆستی خەڵکەکەیەتی. کوردستان باش. ئانا تەمەنی 27 ساڵە و ئیدا تەمەنی 25 ساڵە لەدایکبووی میمگنن لا میونشن. هەردووکیان کۆلێژی هونەرە جوانەکانیان تەواو کردو و ئێستا بەڕێگاوم بەرە وڵاتی ئەڵمانیا. ئامان جمعە گەلی کوردستان. تاق. بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەمیشە لە ساغ و تەندروست باش بن هەمیشە لە جەژن و خۆشیدا بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ.